بەناوی خودای بەخشندەی میهرەبان، سەلامی خوداتان لەبێ ئازیزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام بینەرانی بەرنامەی بەفەڕ. فەڕ و بەرەکەت و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێت لە هەر جێگاکەن. بەختەوەرین و دڵشادین کە ئەمجارەش لە ئاڵقەیەکی تری تازەی بەرنامە بە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست شاد بووینەوە. خۆشەویستان، ئێمە لە زەمانێک دەچین کە هەر کەسە و بۆ خۆیەژی بێ ئاگا ناحاڵی لە دینەکەی، بابای مسلمان بێ ئاگای لەوەی کە خوای گەورە فەرمێ ولو كان بهم خصاصة سردانێکی فەرمایشتەکانی پێغەمبەری پێشەواکەین صلی الله عليه وسلم دەبینین پێمانە فەرمێ ئیمان نابن، ئیمانی تاوانیەوە کەسێک کە چی لە بۆ خۆی پێخۆش ئاوا لە بۆ دۆست و ئەحباب و برای مسلمانی خۆی دەبێ پێی خۆش بێ. یانەوە تا سەرێک دەدەین لە سیرە و ژیانی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بۆ ئێمە چاوساغ و پێشەنگن، ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەیان لەسەر بێ، تا ئەوەی کە لەسەر مەرگان لە بەلاشەی بریندارەوە ئەوەندە تینووی ئاون و لووتکەی پێویستیانە بە تێنێتی بە ئاو، بۆیە دەفەرمێ بیدە ئەو تا هەمیان ژیانیان دەست پێرن بە خودای میهرەبان لەسەر ئەوەی کە تا براکەی خۆیان زیاتر پێویستی پێێتی. ئێمەش لە کۆتا زەماندا لە جێژاوەی میعنەت و هەم و غەم و نەخۆشی و ناخۆشیە، لە سەردەمی قات و قوڕیە، لە سەردەمی گرانیە، لە سەردەمی ناپاچیە، چەندە پێویستمانە بۆی کە سەرێک بدەینەوە لە ئاینە جوانەکەی خۆمان کە پڕێتی لە تەسامح و لێبوردەیی و بۆ خوددا ژیان و بۆ خەڵک ژیان. ئێمە دینەکەیمە بریتێ لە ڕەحمەتەن لیلعالەمین. هەرێکێک لێمە دەبێ هەڵگیری و پەیامە بێ کە ڕەحمەت ئاسا بژی بۆ ئەوەی لە پێناوی خوددا و خەڵکا بتوێتەوە تا ژیانێکی ئاسوودە بۆ دەوروبەری خۆی پیاکە. لۆ باشترین کەس ئەو کەسەیەکەوە کە بە بەهرەمەندارترین و بە نەفعەترین کەس بێ بۆ خەڵک و دەوروبەری خۆی. خۆشەویستان، بۆ تاوتوێکردنی و باسە لە خزمەتی زۆر بەڕێز مامۆستا مطەلیب زراری. مامۆستا گیان سەلامی خوای گەورە لەسەر بێ و زۆر بەخێر بێ. عەلەیکوم السەلام و ڕەحمەت الله و بەرەکاتوه. ئێمەش خۆشحاڵ بن کەوە لەگەر ئێوەدا بەڕاستی ئەو بەرنامەیە پێشکەش بکەین و هیوادارین ببیتە ڕەزامەندی خودای ڕەب العالەمین و ئینشاء الله وە بکەین ئەو کاتێک کە لە بەردەستماندا هەم مسلمانان گوێگران و بیسەران و بینەران کەوا سوودێک لەو بەرنامێ و لەو قسانە بکەن ئینشاء الله تعالى. ئێوە دووبارە بەخێر بێن و سەرچاومان. سپاس دەکەین مامۆستا گیان. مامۆستا بەڕێز سەرەتا بە ئەمە بزانین ئەلئەنانیەت کە عەرەبیەکەیەتی و هەروەها خودپەرستی یان خۆویستی یان خودویستی چ مانایەک دەگەێنێ؟ بەتەئەکید بابەتەکەمان پێمان زەرور بوو کە وەکولەکە جەنابتان باس کرد کەوە باسی ئەنانیەت بکەین و هاتە خۆپەرستی و یان خودپەرستی و یان خۆویستی. بەڕاستی ئەو چەمکانە بە حەقیقەت تەماشا ئەەکەی لە زمانی عەرەبیدا بە حەقیقەت معنای لۆغەوی هەیە و معنای ئیستیلاحی هەیە. ئێستا بینە سەر معنە لۆغەویەکەی کەوا بزانین ئەنانیەت یعنی چێ؟ خودپەرستی و خۆویستی و خۆپەرستی لە زمانی کوردیەوە هەیە، بەڵام ئەنانیەت لە زمانی عەرەبیەوە هەیە. لە لۆغەتدا يعني المبالغة في حب النفس والعجائب بها والتمتع بالأشياء دون سواه. واتە زێدەڕەوی لە خۆت بینیەدی، یعنی واتە معجەببوون بە خۆت، سەرسامبوون بە خۆت، واتە خۆشی لە هەموو شتەکان بکەی پێ، یعنی خەڵکی تر حەز نەکەیکەوە لەو شتانە خۆشی ببینیتن. بەنسبەت لۆغەویەکەی معناکە وەیە. بنسبة اصطلاحيكش أفرميت واصطلاحا أن يختص الفرد نفسه ومعارفه بالمنافع الدنيوية والمصالح والأموال، كما أنه يقوم بمنع تلك المنافع والمصالح والأموال عمن يحق له الانتفاع بها. واتو إنسان بيخوش بتنيابيتن لا خۆشەکانی دنیا لە منفعەت و سوود و قازانجەکانی دنیا و لە مەساڵحی دنیا لە مال و سەروەت و سامانی دنیا، یعنی بەخۆی و هیچ کەسانێک مستحقن لە ئەو منفعەتە و ئەو باشیە بەڕاستی پێیخۆشە خەڵکەکە مەحروم بیتن. واتە ئەوە بە معنای ئیستلاحی بەڕاستی زۆر دقیقە مەفهومی ئەنانیەت و خۆویستی و خودپەرستی کەوا ئینسان تەنها وەکو کوردەواری دەرێت تەنها و کاولە دنیای بۆ خۆ دەوێتن، واتەوە ئینسان تەنها هەموو شتەکانی بۆ خۆی قۆرغ ئەکات. وشەی ئەنانیەت کە لە عەرەبیەکەی هاتووە لە چی هاتی بەمەستی چییە؟ ئەنانیەت لە ئەنا هاتووە، یعنی زۆر جار خەڵک پێی وایە هەر بە خۆم و هەر بە خۆم، یعنی هەر خۆم، یان وەکو لە عەرەبیش دەڵێن نەفسی نەفسی،
واتە تەنها خۆی بێتنەوە ئینسانە بەڕاستی ئەنا هەر ئەمن مەثەلەن بۆ نمونە هەر ئیشەکەبی ئەدی ئەمن هەر قازانجەکەبی ئەدی ئەمن هەر دنیاکەبی ئەدی ئەمن واتە لە ئەنا هاتووە واتە هەر بە خۆم یعنی مستحقی خۆشیەکان بم مستحقی ئەوەی بم کەوا بەڕاستی ژیانێکی ئاسوودەم هەمی مستحقی ئەو بم تەنها هەموو شتەکان لە ژیاندا قۆڕغ بکرێتن لەو ئینسانەدا بەڕاستی ئەو خودویستیە مامۆستا بەڕێز دەکرێت بڵێن بەس لە بۆ مەسائیل و بواری دنیەویە یانەوە تا لە خێر و چاکەی قیامەتی شەر کەسێک بۆ منە دەڵێ با خێرەکە بۆ من بێ بۆ نمونە ئەوەش دەگرێتەوە ئەوە ئەگەر ئەوە بیتن ئەوە منافەسەکی باشە لەوەیدا ئینسانێک پێی خۆش بی مەسەڵ تەنها بۆ خۆی خێر بکە بەڵام بەڕاستی لەوەش خراپە پێت وابی تەنها بە خۆت خێر بکەی و چاکە بکەی و ئیشی باش بکەی بەڵام خەڵک نەیکە بەڕاستی ئەوەش هەر ناکرێ ینی دەبی پێت خۆش بی خەڵکیش لە خوای گەورە نێزیک بیت ینی بۆ نمونە ئێستا تەماشا دەکەین لە ژیانی هاوڵە بەڕێزەکان ئیمامی عومەر و ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەیان لەسەر بێ بۆ نمونە لە سەلامکردنە سەلامی خۆی تاخیر دەکات تا ئەو سەلام کە لەبەرەوەی ئەجری زیاتر بێ بۆ نمونە یعنی دەکرێت ئێمە بڵێن ناکرێ ئەنانی بن هەتا لە بۆ مەسەلەی خێری قیامەتەکانیش لە خێری قیامەتەکان بە تاکید ئەگەر ئینسان ئەنانیەت بیتن واتە تەنها بۆ خۆی بیتن پێی خۆش نەبیکەوە خەڵک خێری بگاتێ لەو جیهەتەی خراپە بەڵام بەڕاستی ئەگەر مەبەستی شت بی مەسەل لە ئەنانیەتەکە مەسەلۆن منە تەنها بە خۆشت یعنی دەرەجەی یعنی خێری زۆر بەدەستبینی چاکەی زۆر بەدەستبینی ئەوە ئاساییە لە ڕووی شەریعەتەوە یعنی پێت خۆش بە خۆت زۆر شت بکەی بەڕاستی بەڵام ئەگە پێت ناخۆش بی خەڵک بیکە پێت ناخۆش بی خەڵک مەسەڵەن لۆ نمونە هەتاکو خوای گەورە لێی ڕازی بێەوە زۆر خراپە لەو نسبەتەوە یعنی ئەویش ئەگەرێتەوە سەر نسبی ئایا کەسێک مەسەل پێی خۆش بی بە خۆی چاکە بکە نیەتەکە دەوەردەبینی بە تاکید بەرێ بابزان مێژووی بۆ من دەگەڕێتەوە کوێ سەرچاوە لە کوێ دەگری لە کوێ ئەو ئەنانێتی دەستی پێ کردووە بەتاکید مامەسە جەوەر یعنی ئەنانیەت کاتی خۆی کە شەیتانی مەلعون کە خوای ڕەب العالمین هێشتا تازە حەزرەتی ئادەم کەوا تازە خەریک بوو دروست بوو بۆ ئینسانێک کە خوای ڕەب العالمین لەو کاتی ئەمری پێ دەکا دەڵێت سزدەی لۆ ئادەم ببە ئەوجە لەو کاتیڕا چ دەرێتن قال ما منعك ألا تسجد کە دەرێ ئەمن سزدەی نابم خوای ڕەب العالمین گفتوگۆی لەگەر ئەو مەلعونە دەکا دەرێت چ شتێک وای کردیکەوا سوزدە نەبەی سوورەتی ئاعراف ئاەتی 12 ئەویش دەرێ کە خوای گەورە فەرمووی ئیذ ئەمەرتوکە من ئەمرم پێ کردی ئەمری خوای گەورە گەورەیە ئەویش دەرێ قال ئەنا خەیر منه تەماشا دەرێ ئەمن باشترم ئەنا تەماشا ئەو کاتی باسی ئەنانیەتەکە ئەنا خەیر منه خەلەقتەنی من نار وخەلەقتەه من طین بەلگەکەش دەینیتەوە دەرێ ئەو لە خۆڵ و قوڕ دروست کرایە لە قوڕ دروست کرایە بەڵام ئەمن لە ئاگر دروست کرایمە ئاگریش باشترە لە خۆم یعنی لەو کاتی خۆی فەرز ئەکا ئەنانیەتی هەیە لەو کاتی دەرێ ئەمن دەبی هەبم لەو کاتی ئەمری خوای گەورەی جێبەجێ نەکرد تەمعەن سیفاتی تەکەبور و گەورەی خۆی ئەوەشی هەبوو بەڵام چ بوو ئەو ئەنانیەتە و خودویستی و خودپەرستە بوو وای لەو مەلعونە کرد کەوا بەڕاستی وەکو کوردەواری دەرێت تۆقی لعنەتی بێخسترێتە ملی و هەتاکو قیامەتی خوای ڕەب العالمین بە نەفرەتی بکە بەڕاستی ینی هۆکارێکی سەرچێ لە بۆی کە بۆ منە غەزەبی خوا و کەسانە بگرێتەوە کەوا تەنها شتیان بۆ خۆیان دەوێت بەتەئکید غەزەبی خوای ڕەب العالمین ئەو کەسانە زۆر بە توندی ئەیان گرێتەوە کاتێک خۆویستی و خودپەرستی و تەنها ژیانیان بۆ خۆ ئەوێتن بەڕاستی تەنها نیعمەتەکانیان بۆ خۆ پێخۆشە بەڕاستی یعنی باشە خدای ڕەب العالمین کەوا نیعمەتی هینایتە سەر زەوی کە خوای ڕەب العالمین مەثەڵەن نۆ نمونە ژیانیدایە بۆ ئەمن تەنها پێم خۆش بی هەموو شتەکان لۆم بی لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی لا یؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه فەرمووی ئیماندار نییە لە ئێوە حتا چتان لۆ خۆتان پێخۆشە لۆ برای خۆش وا پێخۆش بی بەتەئکید دەبی ئەو سیفاتت لێ بێتە جێ ئەگەر نەهاتە جێ بەڕاستی ئەوە خوای ڕەب العالمین لەو ئینسانە تووڕە ئەبیتون و کاتێک ئەو سیفەتە ئەنانیەبی لەبەرەوەی کە چی لە شەیطان کرد خوای ڕەب العالمین کە ئەفەرمێ هەتاکو ڕۆژی قیامەتێ ئەتوو لە ژێر لعنەت و غەزەبی خودای ڕەب العالمین دای باشە مامۆستا بەڕێزەکەی پێمان بڵێ بۆ نمونە مێژووی سەر هەڵدانی ئەو ئەنانێت و خودپەرستیە بۆ کوێ دەگەڕێتەوە سەرچاوی لە کوێگرێ طبعا بێگومان سەرچاوەی خودپەرستی و ئەنانێت زۆر قەدیمە و لەو کاتێک کە خوای ڕەب العالمین حەزرەتی ئادەم دروست ئەکا خوای ڕەب العالمین ئەمر بە شەیطانی مەلعون دەکە دەرێ بڕۆ سزدەی ببە ئەمری پێ ئەکا
ئەو جا شەیتان مناقەشە لەگە خوای ڕەب العالەمین دەکات تەبعاً سزدەی لۆ نابات. جا خوای گەورە ئەفەرمێ کە سوورەتی ئاعراف نامانەوێت زۆر بە تەفاسیل مەوزوعەکەی برێن ئەگەنا حەڵقەیەکی کاملیش ئەو مەوزوعە بە تەواتی دەرناچێ. ئەفەرموو ما مانعەکە ئەللا تەسجودا. سوورەتی ئاعراف ئاەتی 12 چ شتێک وای لە تو کرد کە سزدە نەبەی لۆ حەزرەتی ئادەم ئیذ ئەمەرتوکە کە من ئەمرم پێ کردی. ئەو جا ئەو کاتی دەرێ تەماشای قال ئەنا خەیر منه دەرێ خوای من باشتر لێو ئەنە دەست پێ دەکات لەو کاتیڕا ئەنا دەست پێ ئەکا ئەمن تەماشای ئەمن باشترم لەوی خەلەقتەنی من ناری وخەلەقتەه من طین کە خوایە ئەو لە قوڕ دروست کرایە ئەمنیش لە ئاگر دروست کرایمە واتە ئەنانیەتەکە ئەگەڕێتەوە ئەو کاتی کەوە شەیتانی مەلعون کە مناقەشە لەگەر خودای ڕەب العالەمین ئەکاتن مامۆستا شا دەکەین لە قورئانە بۆ نمونە ئەو کارانەی خوای گەورە بۆ نمونە کە کردوێتیان ئەمری پێ کردووە فەرمێ مەسەلەن ئینا نەحن نەزەلنا ئینا ناڵێ ئەنا ئینا نەحن نەزەلنا الذیکرا بیسان بە نەحن هەر بە جەمع دەست پێ دەکا یان لە زۆر شوێنترە کە خوای گەورە هەب بە نەحن یان بە ئینا دەڵێ بەس لە مەسەلەی شەیتانە لێرە یەکسەر دەڵێ ئەنا کەواتە دەکرێت پێمان بڵێ سیفەتی ئەنانیەت زیاتر ڕۆ شەیتانە وانە بەتەکید تەماشەکە شەیتانی مەلعون صفەتی ئەنا بەکاردێنی خدای ڕەب العالەمین بە عەظەمەت و بە گەورەی خۆ کە قورئان نازل کردە ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا لەه لەحافظون ئێمە واتە نارێ ئەمن خوای ڕەب العالەمین یعنی لۆ عەظەمەت و گەورەی خۆی ئەو جا کەلیمەی ئەنا بەکارێنن بەڵام شەیتانی مەلعون لەبەر ئەنانیەت لەبەر خۆپەرستی خودپەرستی کەلیمەی ئەنا بەکاردێنی ئەنا خەیر منه خەلەقتەنی من ناری وخەلەقتەه من طین تەماشا بکە پاشان تەماشا بکە قابیل و هابیل کە دوو برا بوون کەوا قابیل هەرستیتن کەوا هابیلی دەکوژیتن کە برایەتی بەڕاستی تەماشای ئەو ئەنانیەتەی لەبەرەوەی قبولی نییە لەبەرەوەی قبولی نییە کەوا مەسەلۆنمان کە خوای ڕەب العالەمین سەدەقە و خێر و قوربانیەکانی قبول ئەکە ئەوی قبول ناکاتن بەڕاستی پاشان مەسەل لۆ نمونە ئەو ئەنانیەت هەبوو کەوا وای لێ کرد ئەوانە ئەو پیاوە هەربستی کە برای خۆی بکوژی بەڕاستی یان ئەوەی کەوا حەزەتی یوسف کە ئەتووی لەسەر ئەوەی گەگوتت مێژوەکە ئەگەڕێتەوە چێندەرێ حەزەتی یوسف برایەکی گچکە یەکێکە شێ بوو بنیامین کە ئەوە هەردووک لە دایک و باوکی بوو 11 برای یعنی چیان لێ کرد چاویان پێ هەر نەهات لەبەر ئەنانیەت و لەبەر حەسادەت و لەبەر خۆویستی و خودپەرستی هەستان ئەو برای گچکیان هەیە خستە ناو بیرێ تەماشا بکە یعنی ئەنانیەت برای حەسادەتە ئەنانیەت برای تەکەبورە برای حەسادەتە برای یعنی زولمە برای تەعەدایە هەموو شتەکان لە ئەنانیەتەوە بەڕاستی دەست پێ ئەکا هەموو شتەکان ئەگەڕێتەوە سەر ئەو سیفەتە خراپەی کە ئینسان پێی خۆشە تەنها بە خۆی هەبی تەنها بە خۆی دیاری بە تەنها بە خۆ وجودی هەبی هەموو شتەکان هەر بەخۆی هەتا کۆتاییەکەی یعنی ئەوە ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەو شتانت بەڕاستی تەماشاکە یان ئەگەڕێتەوە سەردەمی ئەوەی کە تەماشای ئەوە چەند قەدیمە کە فیرعەونی مەلعون لەگە حەزەتی موسایە کەوا فەقیر هەژار کە پێغەمبەری خوا بوو مناقەشە ئەکاتن و بەکمی تەماشا ئەکا ونادى فرعون في قومه فرعون قاسك لنا قومي خو قال يا قوم أليس لي ملك مصر وهذه الأنهار تجري من تحتي أفلا تبصرون تماشاك دل أي قوم ما أنقول نابين أو منطقة مصر همو تماشای مەلیکاتی میسر پادشایەتی میسر گەورەی میسر هەموو ئێمنا ئەنگۆ کۆشک و تەلارەکانی من نابینن دەرێ هەمووی ڕووباری بە بندا ئەچی ئەوجە چ دەرێت تەماشای لەسەر ئەو کەلیمەیە کە جەنابەت گوت مامۆستا مێژوەکەی ئەم ئەنا خەیر من هذا الذي هو مهین ولا يكاد يبين ئایا ئەمن باشترم ئەم ئەنا خەیڕون ها دیسە کەلیمەی ئەنای بەکارینە ئایا ئەمن یان تەماشای ئایا ئەمن باشترم لەو کەسەی کەوا مەهینە چ نییە یعنی حەزەتی موسای بە هیچ حیساب نەدەکرد لەبە چش بە مەهینی ناوە برد لە تەفسیری بڕۆ تەماشای ئاەتەکە یعنی على ئەساس زمانی پالاو نییە ولا يكاد يبين تەماشای دەرێت زمانی پالاو نییە ئەو کەسە چونایە کە ئەتوو هەر ئەبژێری بەڕاستی هەرتان بژاردیەوە هیچ نییە ئەمن باشترم تەماشا بکە فیرعەون لەو کاتیڕا یعنی خۆ هەر ئەبژێری ئەنانیەت گرتیتی أنا ربكم الأعلى لجيج كدري أمن خواي إيوما كواتا ما مصا زور براستي أو صفتي أنانيتك أنا ربكم الأعلى أم أنا خير من هذا الذي أمن باشترم أنا من خواي إيوما براستي أو صفتي كفرعون ونمرود كان ينبو أبو جهل وأبو لهب كان ينبو نابي بشر شايستني لو إنساني مسلمان أو صفتانا كأو مجود يعني قديمي هي دوبارة أتو مسلماني أو صفة اللي بيت زي براستي كارثة الصفة
شەیتان و شەیتان ئاساکان و لەگەڵ دەسەڵاتدار ئەستەمکارەکان ئەوانن کە تەنها بۆ خۆیان دەژین و هەروەها دەشانوێت چی منسەب و کورسی و پارە و پولە لەژێر دەستی ئەوان بێ خەڵکی هەموو کۆیلەی ئەوان بن هەر بڵێن ئەمە بله بالتأكيد يعني أويك تازة خدمة آت لعين دقي أويك فكري فرعون لبيدو رأي فرعون بديار ذكوي دري يا قومي أليس لي ملك مصر أدي وناب أو هم مشتمه أو هم ملكاتي وقولي وهذه الأنهار تجري من تحتي أو هم الربار لجرة من ده يعني أمنهما وهذا كسي تردنيا وهذا أو براستي زور خطر يعني هر كسك براستي أو صفتي هاتنا وفكره وبيرو بالرأي لقال عقيدة وبيرو بالرأي تكربو أو خويستي وخد برستيا براستي زور خراب للصدي أكل سرنزامي الدنيا شي باش نابي وقيامتي الدنيا وقيامتي زور خراب دلتي ما مساجان دكري بمام بليبون من أو هو كارانة تين كوادا كان مثلا واب كان كسا كان ببنى كسي أناني وتنها همو حەزوو ویستەکان بەویستی ئەوان بێ و هەتەنها لە بۆ ئەوانش بێ دەوروبەر بێبەش بێ لەبەرسان بمرێ کێشەک نییە بەس تەنها ئەوان خۆش بژین مامۆستا زەوەر طبعا هۆکار لۆ ئەنانیەت گەلک زۆرە بەس ئەمە دەتوانێت هەندێک نقاط برێن بەڵێ مەسەل یەک لەو نقاتانە ئینسان غیابی لە دینی خوای رب العالمین دووربوون لە خوای رب العالمین هەر کەسێک ئەوە قاعیدەی لەدانێ دوور بوو لە خوای رب العالمین غیابی هەبوو لە بەرنامە و منهەجی پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسەلام أو صفة أجريته براستي لو لبروي أجا كسك نزيق بلا منهجو يعني الرجاو ربازي بيغمبري خوا عليه الصلاة والسلام دزاني كبيغمبري خوا عليه الصلاة والسلام أوي أنانيت بوا لنا فكري ودا نبوا خويستي خود برستي لنا فكري بيغمبري خوا عليه الصلاة والسلام نبوا لو أجر إنسانك براستي بتعاطي للديني خوا يقول نزيق بو لو فكري بدور أكويته لو أنانيته بدور دكويته لو خويستي وخو برستي ودور أكويته كواتا دتوانين خالی ڕئیسی و سەرچی دیاری بکەین کەوا بەڕاستی غیابوون لە دینی خوای گەورە دوورکەوتنەوە لە دینی خوای رب العالمین یەکە لەو ڕێگانە کە ئینسان تووشی ئەنانیەت ئەبیتن یعنی بۆ نمونە مامۆستا و فەرمایشتەی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم کە هەڕەشە کا فەرمێ لا يؤمن أحدكم بۆ نمونە یعنی دەکرێت بڵێن دیسان ئەوە تایید لە بۆ قسەکەی جەنابتان کە ئیمانی نابە ئیمانی تاوانیە و کەسێک کە چی لە بۆ خۆی پێخۆشە بالتأكيد لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه إيمان دارني حتى تطلو خو بيخوشا لو مسلماني دبي واحد بيخوش براستي يعني إيمان دارني باشان براستي زور زار إنسان بيوا بواسطة أنانيت وبواسطة خويستي خود برستي شد ودزديني بلام غلطة عليها لبروي بيغمبري خوا عليه الصلاة والسلام لو حديث أفرمان تواضع لله درجة رفعه الله درجة كإمام أحمد أو حديثي روايات كده هر كسك لو خواي جورا خوي متواضعك وخوي كم بك خداي رب العالمين درجتشي برز أكاتو تن خود بك كم كي لكن خواي جورا أنانية النبي خويستي وخود برستيت نبي أو هند زياتر برز أبي ولكن خداي رب العالمين راس لواني الظاهري بون منا ده صلاة جام مادي شي باش كيتم مدسي بلام لهمان كاتان لروي معنوي وكساتي وكسك الزور بسوق بالتأكيد يعني إنسان بيغمبري خوا فرمي إيمان داري تمامنية وقت الدين بدور أكويتو إنسانا باشان لوجدان بدور أكويو لرحمه بزي بدور أكويو لو جياناي كوا دلت مرتاحة وكدلت خوشة وعقرة ناقري لجيان دا براستي هو كاري ترى أجرها هو كاري طبعا زور تربية السقطة كان ناكم القادة يعني كسانك هي من داري خوي براستي تربية الشي سقط أداء أو من داري هلا بجر مثلا منا مثال بينو كسانك هي تايستاش كتسي هي كرية أو كرانا هل أبجيلي سعر آخر موديل باري أداتي مثلا نمونا ميلاتي هرب الزنداتي عشان نمر ديالو ياندا أنا بلام أو كتصدرنا لو تيتي درا لو خلقه يعني لك تربيته شي قد لقيت كاتي رأتو من داري بو شوازة تربية بدأي براستي كوملقا برو ويرانا دروا براسي كاتك من داركيتو لبيش ساويتو كأتو دبيني بياوشي عظيم ودورة مندي وزعت باشا لروي مادي وزور زور وزعت باشا دبيني من دارك هندشان مغدور أكي هندشان أو ناكي تربيته شي قد لنا وكوملقا دوايكي دي براستي أو زا كأو من دار حزبك يعني كوا فرق وجياوازي لنا ماري طبعا أنا يد زياتر أبي وخويستي وخود برستي زياتر أبيتن خارج شي تريش ما مستا مغرور بمال يعني هندك كسي براستي أنانيت بواسطة سروت وساماني دنيا تسندي دورمند أبي لباتي بكات خير لباتي متواضع بي
لەباتی ئەوەی کە ئەو ئینسانە خۆی بە کەم بزانی بەڕاستی ئەو ئینسانە زیاتر بەو مالە مەغرورە بێ فلا تغرنكم الحياة الدنيا خۆی گەورە ژیانی دنیا مەغرور نەکە بەڕاستی بەداخەوە یعنی ئینسان کە سەروەت و سامانی کەتە بەدەست خۆی متەواضعکە یارمەتی فەقیر و هەژار و داما و مستەضعفەکان بدا پێ مەغرور ئەبی سیفەتی ئەنانیەتی پێزێدا ئەبیتن زیاتر فکرێ ئەنانیەت لەو ئینسانە زیاتر نازانێ و کاتەکە گەشتەوە پلەی و دەزانێ هەمووی شان و خۆت و هێزی خۆیت هێزی خۆیەتی یان مامەستەندە کەسێک بە سوڵتە و بە قووەت کاتێک مەنسەبەکی ئیدارەیەکی میدیریەتێکی وەزیرێکی یان شتێکی ئەوانە مەنسەبێکەکەیتە بەدەستی ئەو ئینسانە پێی وایە تەنها ئەو شایستە بووە ناکاکە ئەتولۆ ئەوەی لەو زێگای لەو کورسەی خزمەتی خەڵک بکە خزمەتی هاوڵاتی بکە کەسێک بەڕاستی فەقیرە هەژارە کە ئیشی بەتوو بڕۆ خزمەت بکە سەید القەومی خادیم و بەڕاستی چێ خزمەتکاری خەڵک بی ئەو گەورەیە بەڕاستی لۆیە یعنی گەورەی بەوەی نییە برێ من لەسەر کورسێک دانیشتم تەواو ئەوجە خەڵک خزمەتکاری من بی پاشان خارێکی تریش ماوەسە شەهادە هەندێک کەسی بەواسطەی شەهادە یعنی مەسەل شەهادەی گەورە دەینی تۆ خوێندەوارێکی بەخواتە باوەستە ئەو شادانی حیساب لۆ هیچ کەسێک ناکە لۆ هیچ ڕەیەک ناکە لۆ هیچ فکرەیەک ناکە تەنها پێی وایە ئەو شەهادەی وای کردووە بەڕاستی هەموو خەڵک نەخوێندەوارە ئەزە ئینسان کاتێک هەرچەندی شەهادەت بەرزبی دەبێت و متەواضعتر بی نەک ئەنانی تربی بەڕاستی خارێکی تریش مامەستە بەجاه و بە عەشیرەت و بە قەوم و خزم و کەس و کار هەندە کەس هەیە بە کوڕ نەفەر هەیە مەسەلۆن وەدەرێ ئەمن ئەوەندە کوڕەم هەیە ئەوەندە برامەیە چ کەس ناتوانانی بێ بەرامبەری من ڕابوەستی ئەنانیەتە گرتیتی خۆویستی و خۆتپەرستە گرتیتی بە واستەی قەوم و عەشیرەت و جا ئەوەش زۆر خراپە یعنی مامەستا ئەنانێتە بۆ نمونە ڕاستە وشەی ئەنانی یعنی ئەنا بەس من بەس دەکرێت قەومێک حزبێک هۆزێک چینێک بۆ بنەماڵەیەک بڵێ کاکە هەر ئێمە ئەوش هەر ئەوە دەگرێتەوە ئەوەش هەر ئەوە دەگرێتەوە یعنی هەر چینێک هەر معنی مجموعەیەک تائیفەیەک يعني ئەو فکرێ لۆلا دروست بوو تەنها بەخۆی وەکو بەنی ئیسرائیل نحن شعب الله المختار بوون طبعا يعني جوولەکان هێشتاش دەرێن ئێمە شعب الله المختار خۆیان پێ فەرزترە لەسەر خەڵک پێیان گەورەترە خەڵکی ترشانی هیچ شتێک نییە بەڕاستی یان هەندێک کەسێ باوەستای عیبادەت مامۆستای بەڕێز یعنی کابرا دەرێ من کورد عیبادەتم زۆرە ئەمن شەو نوێژم کردی ئەمن وەهام کردی ئەمن لە فلان لە ساری ئەو هەندێک ئێستا شەو نوێژ معجزەبی خۆی دەبێت معجزەبە بە خۆی یعنی زۆر ئەوە عجیب و غەریب یعنی ئینسان چۆن بە عیبادەتی خۆی مەغرور ئەبی چۆن بە نوێژەکانی خۆی مەغرور چێ دەرێ خوای گەورە لێ قبول کردی بەڕاستی ئەوجا هەندێک کەسەیە والله ئەمن دوعام یەکویەکە کورە دەبێ خەڵک وە بڵێ کاکە ها کابرا هەیە دەرێ والله ئەمن چوومە فلان مەدرسەی ڕێزم نەگیرا ئەوەیە ئەمن ڕێزم نەگیری ئەمن پیاوەکی دەست زەلیف هەندە بەدین هەندێک کەسێ بەواسطەی ئەو عیبادەتێکە لەو خوای گەورە ئەکا بەڕاستی زۆر ئەنانیەت ئەیگری تەنها پێی وایە لەیوا بێ کەس بەدین نییە کەس ئاهلی مزگەوت نیە تەنها بەخۆی بەدینە یعنی مامۆستا زەوەر گەورەترین کارە سات ئەوەیە کە ئینسان تەنها خۆی پێ بەدین بی تەنها خۆی پێ ئاهلی مزگەوت بی تەنها خەڵکی هەموو پێ فاسق و فجور و بدعەتی و کاتێکە هەموو عیبادەتەکانی کۆکێەوە ناکاتە بزووترین نیعمەت کە خوای گەورە پێداوە لە هەمان کات ئەگەر خوای گەورە ڕەحمی پێ نەکات ناڕاتە بەرز هەر کەسێک بێ مەگەر پێغەمبەر بەتاکید مامۆستا یان هەندێک خاستەن ئەو خاڵم زۆر پێمەهین بوو جوانی یعنی لە ناو گەنجەکان بەڕاستی ئافرەت ئەیان پیاو پێی وایە هەر بە خۆی یعنی شانی ئەوەیە مەسەڵ ئافرەت هەیە بە هیچ ئافرەت پیاوێک ڕازی نابێ ئەمن چیژێ فلانی ئۆ هەموو عالم دەرێتە من ئەتوو قەدت وایە باڵات وایە و ئەتوو وای کۆ بێت و بێ فلانی و فلانی یعنی وەی لێ دەکەنێ و ئافرەتە قوڕ بەسەلەم مێردی پێ ناکرێ لۆ لەبەر ئەوەی یعنی ئەنانیەت یان شووی کردەوە جیای دەکەنەوە یان تەماشای زۆر جار عەفیا ئەو قسەم یعنی زۆر ئافرەتێ بەڕاستی شووی کردیا لەگە پیاوێ خۆ هیچ مشکلە نییە خەڵکانێک هەیە توخوا ئەتوێ ئەو پیاوەی ئەو پیاوە ئەتوو ئەوەی نی بەڕاستی ئەتوو لەکنەوە پیاوەبی ئەتوو لە چێ ئەو کابر ئەو ئافرەتە ڕاست ئەنانیەت دەیگری دەرێ ئایا وەڵا ئەمن بەڕاستی ئەمەنی ئەوەی نیمە ئەو پیاوەی بووم ئەمەندی ئەوەی نیمە بەڕاستی یعنی لەکن ئەو مارەی بم لەکن چەند ئەزا زۆر ئەسا بینە سەر ئەوەی نمونان بەدەیان و سەدان ئافرەت لەسەر ئەو مەوزوعانە تەلاق درایە هاتینە مەسەلۆن منە هەر هەفتەی یەکەمین هەیە دوو قسەی خێری فەسادیان لە بینەکردنیە کورە ئەتو ئافرادی ئەو مارەی نی ئەو پیاوەی نی ئافرەتەکە لەگەر پیاوی خۆ دلی ڕق بووە ڕاست تووشی تەلاقدان بووە زۆر نمونەی ئەوەی مامۆستا زەوەر لە بەردەستماندا ئەوجا ئەوە بوو یعنی زۆر خاڵی تر یعنی دەتوانین برێن ئەوانە هەموو هۆکارن بۆ ئەوەی کە ئینسان تووشی ئەنانیەت بێ بەڕاستی مامۆستا جان ئەو خود و ڕەوشتانە چین کە بۆ نمونە پێیان دەگوترێ خودپەرستیان خۆویستیان بۆ خۆژیان بەس ئەگەر ئیجازە بفەرمووی ناوبڕێک وەردەگرن دواتر دێنە جەنابتان ئینشاءالله
خۆشەویستان بمێنن لەگەڵمان ناوبڕێک وەرەگرین و دەگەڕێنەوە وڵاتان. دووبارە سەلامی خواتان لەبێ ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی بەفەڕ لەگەڵتان بەردەوامین لە خزمەتی زۆر بەڕێز مامۆستا متەلیب زراری. مامۆستا گیان لەو پرسیارە ڕاوەسانی لە خزمەت جەنابتانە ئەو خود و ڕەوشتانە چینکەوە مەسەلەن کەسی خۆپەرستیان پێدەناسرێتەوە یان ئەو سیفەتانە چینکەوە تێیدا هەن و پێیان دەگوترێت خودپەرستی. سیفات و خۆڕەوشتیان گەلێ زۆر ئەوانە کە کەسانی ئەنانی بەس لەم یەک لەوانە سیفاتێکی زۆر ئەو یعنی خاڵە گرنگانم باس کرد. یەک لەوانە ئیهتیمام و گرنگی بە خەڵکی تر نادەن. کەسی ئەنانی مامۆستا جەواد قەت گرنگی بە خەڵک نادا. سیفەتی متەکەبیرە بەس خۆی و خەڵکیشی پێ هیچە. یعنی ئەستا خەڵک مەسەڵ برن ماڵی فلانی ماری وەها لێ هات فلان کەس وەهای لێ هات فلان کەس وەها چوو ئەو هیچ خەڵک ناخینیتەوە. ئەو میمۆریای کەوا لە ناو مێشکیتی خەڵکی ناخینتەوە تەنها دەوروبەری خۆی ئەخینتەوە تەنها خۆی ئەخینیتەوە. ئیهتیمام نەدان یەک لە سیفاتەکانی ئەوانەی کەوا ئەنانینە گرنگ نادەن بە خەڵک ئیهتیمام نادەن بە خەڵک خەڵکیان لە پێش چاوی کەمە بەڕاستی. زاما مەساگەر ئەو کەسانە ئەو چینانە چینێکی هاکەزای بن دەکرێ بڵێن هەر تاوانە دیسان ئەدێگەر و کەسانە فەرمان ڕەوا و کار بەدەستی قەوم و تیرە و هۆز و گەلێک بن چەندە ئەو لاترە کە تەنها حیساب لە بۆ خۆیان بکەن و خەڵکیش بە هیچ دانەنێن. بەتاکید ئەوانەی کە چەندی ئەتوو پلە و پایەت گەورەبی دەبی حیساب لۆ خەڵکی بکە یعنی لە فکرێ ئەنانیەت بێ خوارێ ئەو زە دەتوانی خزمەت لە ئاست بەر پرسیارەتەکەی یعنی چەند ئەتوو لە مەسەڵ بۆ نمونە کەسێکی مەسەڵ بۆ نمونە گەورەبی بەڵام چەندی ئەنانیەت نەبی یعنی دەتوانی زیاتر خزمەتی خەڵک بکەیت بەڵام چەندی ئەتوو ئەنانیەت بی زیاتر تەئسیر لە خوارێ ئەکا زیاتر خەڵک زەرەرمەند دەبی بەڕاستی لۆی ئینسانی موسڵمان و دیندار و هەر شێکەوی بەڕاستی هەر چەندی بکرێت لەو سیفاتە خراپەی بەڕاستی خۆی بە دوور بێخی لەبەرەوەی بەتاکید گومان لەوەی نەبی هەر کەسانێک سیفاتی ئەنانێتیان نەبی گرنگی نادەن بە خەڵکی خوارێ یعنی چاویان خەڵک نابینی بەڕاستی. میسالێک هەیە ینی دەرێ جارێکی کابرا گوتی ئەمن گوتیە مەجموعە کەسێک بوو یعنی وەکو برێ دەسەڵاتدار بوو گوتی ئەمن خەڵک نابینم یعنی لەبەرەوەی زۆر بەرزم یعنی تەماشا ئەەکەم خەڵکی نابینم لە خوارێ یەک دوو نەفەریش لێ بن گوتی مادەمێ ئەتوو هەندە بەرز بێ ئەمەش لە خوارێت و زۆر برندی ئەمەش ئەتوو نابینی واتە ئەوانەی کە ئەنانینە ئاگچکە دەبنەوە بەڕاستی زۆر خراپە بەڕاستی ئەو سیفەتە. پاشان خارێکی تریش مامۆستا پێیان خۆش نییە کەەوە ئەو شتانەی کە لۆی ناگونجە خەڵکیش لە ئیسیفادە لێ بکە. مەثەڵەن ئەمن ئیمام و خەتیبم مەلامە مەثەڵ نمونە کتابم هەیە مەسەڵ ئەو کتابە کە ناگونجێ لۆ من بدە فەقێ بدە مامۆستایەکی تر بدە تەڵەبەشی تر ویانە یعنی هەندە شت هەیە لۆ ئەو کابرا ناگونجێ ئەوجا لە پێی ناخۆشە خەڵک سوودی لێ ببینی پێی ناخۆشە خەڵک سوودە و شتانە ببینی کەوا بەڕاستی کە لۆویش ناگونجێ باشە شتە کەلۆت و ناگونجێ کاکە دەلێگەڕێ با خەڵکی تر ئیستیفادە لێ بکە پێت خۆش بی خەڵکی تر سوودی لێ وەربگری بەڕاستی ئەوجا هەندە کەس ئەو ئەگەرێتەوە سیفەتی ئەنانیەکانە هەندە شت هەیە لە ژیان نیواندا بە کەلکەوانیش نایە پێیان خۆشە خەڵک کەلکی لێ نەبینیت ئەوە دەبێت هەمای ئەوەی کە سوودی ئەو کەلکە ببڕێتەوە هەم کەسی بەرامبەر ئیسفادەنەکە هەم بە خۆشی گوناحبار دەی بەوەی کە لە دڵیدا هەیە بەێ بەتاکید بەرامبەرەکەت سوودی لێ نابین هەم بە خۆشت حەز ناکە. خارێکی تریش کە دەمانەوە بە کورتی باسی بکەین ئەو کەسانێک کەوا مامەسە سیفاتی ئەو کەسانی ئەنانینە و خۆپەرستن دائیم معجەبن و سەرسوڕمانیان بە نەفسی خۆیان هەیە پێیان وایە دنیا بەس بۆوان خەڵق بووە هیچ کەسێکی تر شایانی ئەوەی نیە لەسەر ئەو زەویەدا کەوا ژیان بەسەر بۆ بەڕاستی هیچ کەسێکی ئەوە واتە شایانی ئەوەی نییە کە ئەو ئینسانە لەسەر ئەو زەویەدا بەڕاستی شایانی ژیان بوون بی شایانی ئەوەی بی کە خۆشی ببینی ناز و نیعمەت ببینی بەڕاستی ئەوانە دائیمن یعنی معجەبن بە خۆیان معجەبن بە خۆیان بە ڕەئیەکانی خۆیان بە فکرەی خۆیان یعنی هەموو شتەکان پێیان وایە بەس ئێوان تەواوە قسەی دەکات دەرێ بەس قسەی من تەواوە مەسەڵ لۆ منە ڕۆیشتن دەکا دەرێ بەس ڕۆیشتنی من تەواوە بڕیار هەر دەبێ بڕیاری دەدا لەوانەیە کەسی هەیە ڕیش سپی و ڕدەن سپی هەندێک بڕیاری دەدا بنەمارەیەک و کۆمەلگەیەک تێک بدا مەسەڵ دەرێن وەڵا دەرێ هەر ئەمن تەوام کورە خەڵک دەرێکا کە وەڵا غەڵەتت کردەوە هەدەرێ ئەمن تەواوە بۆ نمونە لە پەرلەمان هەندێک پرۆژەی باش هەن بەڵام بڕیاری فڵانی فیسان نییە ڕئیان لەسەرێ نابێ ببێ ئەوە بەتاکید غەڵەتە یعنی ئەتوو دەبی خۆی شتەکان پێغەمبەری خوا فەرموو حکمت و شتی باش
بزرە لۆ ئیمانداری لە چەند دەرێوە دەستت کرد وەری بگرە بەڕاستی هەر کەسێک پرۆژەیەکی باشیە بوشتێکی باشی لۆ توهینە ئەتوو قبولت بی زۆر گرنگە ئەوە یعنی بەڕاستی قازانز دەکەین هەم لە دنیا و هەم لە دوا ڕۆژش مامۆسای بەڕست ئەو ڕنگدانەوە و کاریگەری خراپانە چینکەوە لە خودپەرستیەوە سەرچاوە دەگرن بەتاکید هەر کاتەچی کە ئەو خودپەرستیە و ئەنانیەتە دروست بوو چمان لێرە بەڕاستی بەداخەوە دەرێ مشتەماع بەرەو لێکترازان دەڕوا مشتەماع یعنی بەرەو ضعیفی دەڕوا مشتەماع بەرەو ئەوەی ئەڕوا کەس یەکتری خۆش نەوێ محیبەت نەمینێ خۆشی نەمینێ ژیان نەمینێ زیران ڕقی لە زیان هەر کەسە بۆ خۆی دەژی تەواو یعنی ئەو ئاەتە کە خوای ڕەب العالەمین کە دەربارەی موسڵمانان و ئیمانداران باسی ئەکا ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة یعنی ئیماندار دەبی یەکتری هەر بژێریتن ئەو لەو شتانەی کە تایبەتمەندە لۆ خۆت لۆ برای خۆت هەری بژێرە بەڕاستی لەو سیفەتانە بە دوور دەکەویە بەڕاستی مجتەماع کاتێک هەر مجتەماع و کۆمەلگایەک لە سیفەتی واتە ئیثارە هەڵبژاردن لۆ یەکتر خۆشی و ناز و نیعمەت لۆ یەکتی ویستر مجتەماع و کۆمەلگا لەو سیفەتانە بە دوور کەوتووە بەڕاستی کۆمەلگا بەرەو لێکترازان ئەڕۆ بەرەو زەعیفی ئەڕوا بەلەو لێکتراز یعنی بەرەو ژیانێکی ناخۆش دەکرێت بۆن من لە ژانی هاوڵە بەڕێزەکان ینی شتێک ببیستین بۆی کە شانێکی وایان یا ڕەفتار و گفتارێکی وایان کردبێ کە چی لە بۆ خۆیان پێخۆشە زیاتر لە بۆ دۆست و ڕەفیق و هاوڵێکی خۆیان پێیان خۆش بەتاکید یعنی یەک لەو نمونانەی کە زۆر کاریگەرە بەڕاستی ئێستا بینە سەر ئەو نمونە کاریگەرێکەوە لە غەزای یەرموک سێ سەحابەی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر برینداری زۆر بەقووەتن حارثی کوڕی هیشام عیکرەمەی کوڕی ئەبوو جەهل عەیاشی کوڕی ئەبی ڕەبیعە لەو کاتیدا تەوان ئینسانیش کە بریندار بوو مامۆستا جەوهەر یعنی حەز ئەکات چی بۆ بێتن ئاوی بۆ بێ خواردنی بۆ بێ یعنی بە تایبەتی ئاو زۆر تێنی ئەبێ ئاویان هینە یەکەم کەس کە لە پێشیان بوو تەمان هەر سێکیان درێژ کرابوون حارثی کوڕی هیشام بوو حارثی کوڕی هیشام بەڕاستی کە ئاوەکەیان دایێ تەماشای کرد زۆر تێنی بوو بەڵام ئاوڕەچی دا و عیکرەمەی کوڕی ئەبوو جەهل کە بووە مسلمان و تەبعاً ئیسلامەتی خۆی ڕاگەیان و شەهید دەبێتن تەماشای کرد زۆر لەوی وەزعی خراترە تەماشای قووەت و هێزی ئیمان چی کرد گوتی ئەمن ناخۆم و دەرێ دایەوی عیکرەمە تەبعاً کە خەریک بوو ئاوەکەی بخواتەوە بەڵام لە تەنیشتەوەی عەیاشی کوڕی ئەبی ڕەبیعە بوو وەزعی زۆر خراپ بوو لەوی خراتر بوو تەبعاً حارثی کوڕی هیشام عیکرەمە وەزعی لەوی خراتر بوو عیکرەمە لەوی خراتر عەیاشی کوڕی ئەبی ڕەبیعە بوو دەرێ یەکسەر ئەویش عیکرەمە دایە عەیاشی کوڕی ئەبی ڕەبیعە دەرێ عەیاشی کوڕی ئەبی ڕەبیعە دەستی لۆ برد یەکسەر تەواو بوو وەفاتی کرد بەڵام ئاوەکەی دا و ئەوەی عیکرەمەی ئەو زەوەفاتی کرد دەرێکە دەستی خۆی لۆ هینە ئاوەکەی بخواتەوە دەرێت تەماشای کرد دیسانە دەستی نەچوو ئاوەکەی بخواتەوە پێی وا بوو دیسا عیکرەمە لە وەزعی خراتر دەرێ لۆوی برد دەرێ بەخۆ وەفاتی کرد عەیاشی کوڕی ئەبی ڕەبیعە دەرێ عیکرەمەی کوڕی ئەبوو جەهل ئاوەکەی وەرگرتەوە دەرێ یەکسەر ئەوی شۆفاتی کرد دەرێ ئەو جارێ ویستیان بدەنە حارثی کوڕی هیشام دەرێ ئەوی شۆفاتی کرد دەرێ ئەو ئاوە یعنی کەوا لە سیڕێ بە دەقیقی هاتووە ئەو ئاوە لەوێن دەرما و هەر سێکیان لەبەر ئیثارە و لەبەر یەکتر خۆشەویستن و لەبەر یەکتر هەڵبژاردن بەڕاستی ئاوەکە نەخوراوە ئاوەکە لەوێ ماوە مەیتەکان هەر سێکیان لەوێن دەرکەت بوون و وەفاتیان کرد ئەو سەحابە بەڕێزە ئەوزە ئەوەیە کە خوای گەورە فەرمووە یؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة مسلمان بەڕاستی یەکتر هەر ئەبژێریتن لەو تایبەتمەندانە کە لۆ یەکترە یان مەسەل لۆ نمونە تەماشا بکە نمونە چیتکە زۆر وردمان هەیە مامەسەل یعنی لەبەرەوەی با خەڵک نەزانی کە لە لە تاریخی مسلمانان نمونەی ئیثارە هەبووە حەدیثێکمان هەیە بوخاری و مسلیمە دەرێ پیاوە کاتە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام گوتەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام وەزعم زۆر خراپە برسیمە تێنیمە زۆر بەڕاستی پاڕاوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەکن یەک ئافرەتەکان گەڕا هەتاکو خواردن بدۆزیتەوە لەوە ئینسانە هەموو خەبەریاندا گوتی ئەوەی هایتمان ئاوە هیچمان نییە ئێخۆ ئاویش هەبوو بەڵام ئەو کابرای برسی بوو دەفەرمێت گوتی ئەدی چێ هەیە یارمەتی ئەو سەحابێ بدا یەک لە سەحابە ڕزە گوتی ئەی ئەمن ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام گوتی دەستی کابرای گرت و بردیۆ مارێ گوتی ئەوە میێوانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام هینایتم ئافرەتەکە گوتی پیاوەکە هیچمان نییە هەندێک خواردنم لەو مندارەکاندانە گوتی بڕۆ ئەتوو ئەو شتێکەوە لە ژۆرێ حازر کە داینێ
کە کابرا هات بخواتن ئەو زەگلۆپ ئەو شتانێک کە ڕووناچی بوون هەمووی بکوژێنەوە دەرێ کابرا لەوێن دەرێکە هات و شتەکانیان لە پێشدانا ئەو چرا و شتانێک کە هەبوون هەمویان کوژاندەوە ئەو کابرا و هات تێگەیشت ئەوانی شتێک ئەخۆن بەڵام ئەوانە بەخۆ هیچیان نەخوارد بەڕاستی تەماشا هیچیان نەخوارد دەرێ وەڵڵاهی هەتا سبەینێ دەرێ ئەو کابرا بەڕێک و پێشی دەرێ هاتن خەبەریاندا پێغەمبەری خوا وتەنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کابراکە گوتی ئەمە ڕێزم لە میوانەکە گرتووە ئەوتا هینایتمەوە دەرێ پێغەمبەری خوا زانی چی فەرمووی قەد عەجیب الله من صەنیعکما بضەیفکما اللەیلە خوای گەورە سەرسوڕمانیمە پێکەنینی هات بەڕاستی زۆر پێی خۆش بوو کە ئەو حاڵەتەی ئێوە کردتان نەگەر ئەو میوانە بەڕاستی خوای گەورە یعنی عەجائبی لەوەی هات کە ئەوانە ئەو میوانەیان بەڕێ کرد بەڕاستی ئەو جە خوای گەورە ئاەتی دابەزان ئەز بڕۆ تەماشای تەفسیر بکە دەرێ و ئاەتە لەسەر ئەوەی دابەزان کە خوای گەورە ئەفەرمووە یؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة یعنی موسڵمانان یەکتر هەر ئەبژێرن وەلو ئەو تایبەتمەندانەی کەوا لە یەکتر بن یعنی تەماشای ئەو سەحابەیەکەکەوە ئەو تایبەتمەندیەی کەوا برسێتیە کە بەخۆ نەیکرد منداڵەکانی مەغدور کرد بەس ئەو نەفەرە بەڕاستی بژی لە ناو نەچی کەوات ئەوەیە فکرەی بەڕاستی ئیثارە هەر بژار خدا بۆ خەڵک ژیان ئەوە مامۆستا گیان لەبەی ماوەی بەرنامەکەمان تقریبان کۆتایی هاتیە بەڵام حەز دەکەمەوە پرسم لە کۆتاییە بۆ نمونە چۆن بتوانین خۆمان ڕزگارکەین لەو خەسڵەت و سیفەتە ناشرینانەی کە بریتە لە یان خۆ دەگرێتەوە لە خودپەرستی خۆپەرستی طبعا مامۆستا هۆکار ئەگە بتوانین خۆمان ڕزگارکەین زۆرە یەک لەوانە ئەگە دەمانەوێ ئەو فکرە بۆگەنەی کە ئەنانیەتە خۆپەرستیە و خۆپەرستیە ڕزگارمان بی کەسێکی کۆمەڵایەتی بین لەگە خەڵک تێکەر بین سەلام و کەلاممان هەبی بچینە کە نەخۆشان بچین سەردانی معاناتی خەڵک بزانین معاناتی خەڵک بزانێ ئەتو ئەگەر لەگەر معانات و ناخۆشەکانی خەڵک تێکەر بووی بەڕاستی دوور ئەکەیەوە لەو فکرەیە بەڵام چێنە ئەو کەسانەی کەوا بەدائیمی فکرەی ئەنانیەت و خودپەرستی و خۆپەرستیان هەیە کە لەگە خەڵک تێکەر نینە نازانن معاناتی خەڵک هەیە ئەجا یەک لەو هۆکانانێک کە ڕزگارمان بی لە سیفەت و خۆڕەوشتی ئەنانیەت ئەوەیە کەسێکی کۆمەڵایەتی بین پاشان هەر کەسێک چاکەیەکی لەگەر کردی سوپاسی بکە بەڕاستی پێغەمبەری خوا فەرمووی لەم یەشکورین ناسە لەم یەشکوری الله هەر کەسێک شکرانەیە خەڵکینەکە شکرانەیە خوای گەورەش ناکە بەڕاستی کە ئەتو سوپاسی خەڵکت کرد دلت نەرم ئەبی خۆت پێ کەم ئەبیتەوە بەڵام خەڵک بە خزمەتکاری خۆت بە خزمەتکاری خۆت بزانی زۆر کەسێ خەڵک چاکەر لەگەر ئەکاتن بەڵام تو دەرێ کورەوە کاکە حەقی خۆیتی ئەمە شانیەوە خزمەتم بکرێ بەڵام ئەگەر کاتێک خەڵکانێک هەیە بەڕاستی چاکەت لەگەر ئەکاتن ئەتوش مەتحی ئەەکەی و سوپاس گوزاری ئەەکەی ئەو سیفەتە ئەنانیەتت لە قەڵبی نامینێتن بەڕاستی پاشان ئەتوو دەبی جیاوازی بکەی لە بینی خۆت و لە بینی خەڵک بەڕاستی جیاوازی دەبی بکەی چۆن یعنی ئەو جیاوازیە برێ کورە خەڵک مەسەلۆن من هەر کەسێکەوە برێ خەڵک ئەمن لە هەموو خەڵک باشترم یعنی مەسەلۆن منە بڵێ من لە خەڵک دەورەمەندترم وەزعم باشترە نەک بەدائیمی هەر کەسێک شتەکی هەبوو سەروەت و سامانەکی هەبوو تەماعید بستە ئێ خەڵکی هەر دەمایکی بەڕاستی ئەتوو لە بینی خۆ لە بینی خەلکی هەژار و داوا و مقارنەت کرد دڵت نەرمەبی ئەنانیەتت نابی بەڵام هەر دەماچی ئەتوو هەر خۆ مقارنە بکەی و خۆ مقابل بکەی بەرامبەر سەرەوە ئەوە فلان دەورەمەندە ئەمن وچیمیمە حەزیاتر ئەنانێت و فکرەی خۆویستی و خودپەرستی زیاتر ئەبی مامۆستاجان ماوەی بەرنامەکەمە کۆتا هات سپاسی جەناب دەکەنە گەشتێکمان بێ لە کۆتایی دەستت خۆش بێخوا زۆر سپاسی ئێوەش ئەەکەین و بەڕاستی ئەزیەتتان کێشاوە ئێمە لە خزمەت داینە خوای ڕەب العالەمین جەزای بەخێرتان بداتەوە و هیواداریشین ئەگەر هەر کوم و کوڕێکمان هەبێ یعنی بمان بورن خوای ڕەب العالەمین سەرکەوت و دنیا و قیامەتتان بکاتون و خدای ڕەب العالەمین بیتە ئەو کاتێک کە بەسەرمان بردێ بیتە مای ڕەزامەندی خدای ڕەب العالەمین و هیوادارین موسڵمانانیش سوودی لە ئێمە وەربگرن لەو کاتێکەوە لەگەڵمان بووینە و کەوا لەگەر ئێمەدا بووینە زۆر بەڕێز مامۆستا متەلیب زراری خوای گەورە بەڕێستان و هەموو لایەک بوو بووری ئینشاڵڵا عەزیەتمان دای زۆر مەمنونین دەست و چاوت خۆش بێ سەرکەوتوو بن ئینشاڵڵا موفەق بن خوای گەورە سەرکەوت و سەرفڕاتان بینەرانی عەزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام عەزیزانی بەرنامەی بەفەڕ تارە لەگەڵتان بووین بۆ پێشکەشکردنی ئەڵقەی ئەمجارەی بەرنامە خوازارین کە بووبێتە جێگەی ڕەزامەندی خوددا و ئێوەی خۆشەویستیش لەگەڵمانە سوودمەند بووبن تاکو دیدار بەخوای گەورە سپاردن السلام عليكم ورحمة الله